يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، قۆناغەکانی ژیانی ئینسان کە پێنج قۆناغە: قۆناغی منداڵی، قۆناغی مێرد منداڵی، قۆناغی گەنجی، قۆناغی هاوسەرگیری و بوونە دایک و باوک، لە کۆتاییشدا قۆناغی کۆتایی تەمەن و پیری. هەر پێنج قۆناغەکەی تەمەن ئازاری خۆیان هەیە، ناڕەحەتی خۆیان هەیە، چێژی خۆشیان هەیە. هەموو قۆناغەکان لە مناڵیەوە تا پیری بڕوا بکەن هەم تام و خۆشیان تێدا هەیە، هەروەها بە پێچەوانەوە ئازار و ناڕەحەتی خۆشیان هەیە. بەڵام یەک قۆناغی تەمەنمان هەیە کە سەختترین قۆناغی تەمەنە، ئەویش بریتیە لە ئەرذەل العومر. ئەرذەل العومر بەڕێزان جیاوازە لە پیری. خوای پەروەردگار لە قورئانە بە جوانی ئەمەی بۆ ڕوون کردووینەوە. لە ئایەتی 7 سوورەتی النەحل خوای پەروەردگار دەفەرمێ: والله خلقكم ثم يتوفاكم ومنكم من يرد إلى أرذل العمر لكي لا يعلم بعد علم شيئا إن الله عليم قدير. لخزمتي أم آيات القرآن يدادبين باسی ئەرذەل العومرمان بۆ دەکا، پێمان دەڵێ سەختترین قۆناغی ژیانی تۆی ئینسان خوا بمان پارێزەکە تووشی بین ئەوەیە. لە شوێشەوە ئاەتەکە دەست پێ دەکا با بەوشە بەوشەی قورئانەکەدا بڕۆین، نەک هەر وەرگێڕانی کوردی بۆ بکەین. والله خلقكم، نەیفەرموو خلقكم الله، فعلەکەی پێش نەخستەوە وەکو لە ئوسلوبی زمانی عەرەبیدا هەیە. والله خلقكم دڵنیابن ئەی خەڵقینە، تەنها و تەنها و تەنها ئەڵڵەه ئێوەی لە نەبوونەوە دروست کردووە. ئەسڵی تۆ مەیمون نییە، ئەسڵی تۆ پەرەسەندنی میکرۆبات نییە و خوای دوایی بۆ خۆت وردەوە دەدروست بووبی. ئەمڕۆ لە زانکۆکانی جیهاندا دەیان خەڵک دەیەوێ مێشکی مسلمانان تێکدا نەخێر تۆ هەر ئەوا بە تەبیعی دروست بووی، مەیمون بووی و کلکل لێ بۆتەوە، خوا هەمووی ڕەت دەکاتەوە. والله خلقكم، ئەڵڵا تۆی دروست کردووە لە نەبوونەوە. هەر یەکێک لە ئێمە بە تەنها ئەڵڵا سوبحانەه وتەعالا کەمتر لە نیوترۆن و پرۆتۆنێک دەسەڵاتی نییە لە دروستبوونی هەر یەکێک لە ئێمەدا. ئەڵڵا خۆی بە تەنها دروستی کردوین. ثم يتوفاكم، دوای ئەوە خوای پەروەردگار هەر خۆی دوای ماوەیەک لە ژیان دەشتان مرێنێ و ئەمانەتی ڕوحەکەتان لێ وەردەگرێتەوە. ئەوەشیان هەر بەدەستی ئەڵڵایە. جا بەڕێزان سەیریکەن، یەکسەر فەرمووی ثم، پێمان دەڵێ زۆربەی هەرە زۆر زۆری خەڵکی ئیلا کۆمەڵ کوژیەکانی دەستی مرۆڤی زاڵم نەبێ ئوسلوبی ژیان وایە ئامار بخوێنەوە. ئەمە خوا دیاری کرد بە وشەی ثم. زۆربەی هەرە زۆری خەڵکی زۆر دەژیا لە ژیانە ئەمجا دەمرێ. منداڵ کەمتر دەمرێ، گەنج کەمتر دەمرێ، زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە دەمرن تەمەنێکی باشیان بەڕێ کردووە، ژیانیان بینی و ئەمجا مردوون. ومنکم، من بۆ تەبعیضە، هەندێک لە ئێوە من ژنی تێدا، پیاوی تێدا، کەسی زانای تێدا، کەسی نەخوێندەواری تێدا، کەسی دەوڵەمەند، کەسی هەژار، يرد إلى أرذل العمر، دەگەڕێندرێتەوە بۆ قۆناغی سەختی ژیان کە ئەرذەل العومرە. جا خۆی تەفسیری ئەرذەل العومرمان بۆ دەکات. ئەویش چییە؟ لكي لا يعلم بعد علم شيئا، دوای ئەوەی ئەم ئینسانە بعد علم کاتی خۆی بەخوا زۆر زانا بوو، ئینسانێک بوو لە هەڕەتی گەنجەتی و لاوێتی و پیریدا هەتا بڵی خوێندەوار بوو، تا بڵی زانا بوو، قسە زان بوو، هیوای دەمی دڵی مەقەستە ئەوەندە بە جوانی قسەی دەکرد، قسەی لێ نەدەبڕا، بۆ هیچ شتێک دانەدەما. ئینسانێک بوو سیاسی بوو، لە لووتکەی سیاسەت و بەڕێوەبردنی حیزبا بوو،
هیوا هەبوو پارەدارێکی گەورە بوو عەقڵی پەیداکردنی پارەی دۆلارێک لەو سەری دنیا وا دەیهێنایەوە کەچی سبحان الله وای لێ دێ ئەم ئینسانە دوای ئەو هەموو عیلمە بعد علم شيئا لا يعلم هیچی بیر نامێنێ سبحان الله قورئان چەند وردە دەفەرمێ ئەوەی لە ڕابردوودا بوو بە زمانی کۆمپیوتەری پێڵەن فۆرمات بووەتەوە هیچ شتێک لە زاکیرەی لە دەربارەی ڕابردوو ناماوە هیچی لەبیر نەماوە شەیئا سەیری کەلیمەکانی قورئان کەن ئەو شتانەی چەند کەم و ئاسانن کە هەموو کەس دەیانزانێ تەنانەت وای لێ دێ ئەو ئینسانە لێ بپرسە ناوت چێ ناوی خۆی لەبیر دەچێتەوە منداڵەکانی خۆی ناناسێتەوە ماڵی خۆی نازانێتەوە شەیئا کەمترین شت معلومات لە مێشکیان نەماوە وەلەمەوە دوای ژمێشکی هیچ شتێک وەرناگرێ إن الله عليم قدير بەڕاستی بەس الله سبحانه وتعالى عليم ئەم ڕێژەیە هەر بە ئەو ڕادەگیرێ چەند مناڵ دەبێ چەند کەس دەمرێ چەند دینێرە چەندی مێیە بەخوا بەس بەخوا دەکرێ قدیر نەچی لە خوا بێ ئاگابی ئەم مێشکە ئەم هەموو خەزیێنەی تێدا خەزم بۆ ئەو هەموو زانیاری و عیلمە بەس بە ئەڵڵا فۆرمات دەکرێتەوە لە کەمتر لە چرکەیەکە هیچ لەبیر نامێنێ ئەوە قۆناغی سەختی تەمەنە ئەرزەل العومر ئەوەیە کە عەقڵت لەدەست بدەی ئەینا کەسانێک هەن زۆر بە تەمەنن والله تەمەنێک کە زۆر بێ عومرت بچێتە 100 ساڵ بەس تەنها عەقڵت کار بکە مێشکت فۆرمات نەبوو بێتەوە بەرەکەتی خوایە بە شەرتێک خوا نازبی کاری چاک بکەی خەیڕوکم من طال عمره وحسن عمله پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی باشترین کەس لە ئێوە ئەو کەسەیە کە خوا ڕەحمی پێ بکات تەمەنی دوور و درێژە بەڵام کار و کردەوەی خواناسانە و دیندارانە و سوودگەیاندنە بە کۆمەڵگا خەڵک ڕەحمەتبارانی دەکەن و خوا لێ ڕازیە بەڵام ئەوەی کەوا ناڕەحەتە ئەوەیە کە ئینسان عەقڵەکەی لەدەست بدە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمان دەکا ئێمە چی بکەین بەرامبەر بەو کەسانەی کەوا مێشکیان هیچی تێدا نەماوە گەیشتونە خۆناغی ئەرزەل العومر سێ دەکەی لە ماڵەوە دانیشتون هیچ شتێک نازانن قسەکانیان بێسەر و بەرەو هیچ پەیوەندیەکی بەیەکەوە نییە خاڵی یەکەم ئیسلام پێمان دەڵێ نەکەی گاڵتە بەو کەسانە بکەی ڕێزم هەیە بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتان من ئەمانە لە کۆمەڵگا دەبیستم بۆیە ئاماژەی پێ دەکەم پێشم ناخۆشە کابرا هەر لەوێ تەریقی کەمەوە ئەمەوێت لە وتارە گوێبیستی بێ بەڕێزان ئێستا زۆر کەسمان هەیە لەدایان و باوان لە نەنە و باپیرەکان ئامبینین گەیشتونە قۆناغێک لە تەمەن هیچیان لەبیر نەماوە قسەکانیان هیچ سەرەوبەرەیەکی نییە کوردەواری خۆمان بەداخەوە ئەم میلەتەوە نەبوو ئێستا ئێمە وەمان لاتۆ بۆیەتە ژیانیشمان بۆتە گاڵتە بازاڕی بۆیە حکومەت گاڵتە بە میلەت دەکا موچە هەر گاڵتەیە ئابووری وڵات هەمووی گاڵتەیە سیاسەت هەمووی گاڵتە و گەپە چونکە ژیانی خۆمان کرد بە گاڵتە و گەپ خوا معقولە کابرا جەڵدە لێداوە بەلاقرتەوە وەڵا نوکەیەکی بۆ هاتووە ئەبێت تەزوو بە لە شتابێ کەوشەی جەڵتە دەبیستی پەنا بەخوای گەورە بڵێ خوایە بم پارێزی کابرا بە پێکردنی وەڵا فڵان کەس نوکەیەکی بۆ هاتووە هەموو ژیانمان بوو بە گاڵتە کەسەکە عەقڵی تەواو هیچی نەماوە ئەڵێن وەڵا قسە تێکەڵ یەکە فڵان کەس وەڵا وای لاتۆ تێکەڵ دەکا با بە گاڵتەی پێ مەکە با تۆ ژوان لێ نەیە نەچی بڵێ وەڵا تێکەڵی دەکا ئەو شانە تەرککەن ئەی چی بکەین خاڵی دووەم دوعا بکە بۆ خۆت بپاڕێەوە بڵێ یا ئەڵڵا ڕەحم بەویش بکەی و ڕەحم بە منیش بکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بوخاری و غەیری بوخاریدا حەدیثەکە هاتووە دەیفەرموو ئەعوذ بک ئەن ئەرەد إلى ئەرذەل العومر یا ئەڵڵا پەنات پێدەگرم بیکە بەس بە تۆ وەڵڵی هەموو دنیا چەکداری تۆ بێ هەموو دنیا حرس و حیمایە و فەوج و لیوای تۆ بێ هەموو سیاسەتمەدارانی دنیا لەسەر پەنجەت بسۆڕێنەوە هەموو پارەکانی بانقەکان هی تۆ بن واللهی ناتوانن مێشکت لە لەبیرچوونەوە بپارێزن فەرمووی رسول الله صلی الله عليه وسلم یا ئەڵڵا خۆت بم پارێزە لەوەی بگەمە قۆناغێک لە تەمەن کەواشتم لەبیر نەمێنێ خوای گەورەش دوعاکەی گیرا کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا لەحزەی کۆتایی تەمەنی هیچ شتێکی لەبیر نەچۆوە زاکیرەی تەواو مایەوە تۆش ئاوا پەنا بگرە بەخوا بەڕێزان سێمیان لە خوا غافڵ مەبە نەڵێ ئەمە هەر پیر تووشی دەبێ نە ئەمە هەر بۆ پیر نییە جاری وایە کەسەکە گەنج و جوانە والله عیبی نییە لە قۆناغی هەڕەتی گەنجەتی و لاویتیدایە تووشی لەبیر چوونەوە دەبێ مێشکی یەک شتی تیان نامێنێ هیچ شتێکی تیان نامێنێ ئەزانن خوای گەورە ئەمەشی لە کوێدا بۆ باس کردوین هەر لە قورئانە سبحان الله ئەم قورئانە چەند وردە ئەگە بە جوانی بیخوێنیتەوە ئەگە تەدەبوری تێدا بکەی
لسورة الحج آية 5 دفرمي ومنكم من يرد إلى أرذل العمر لكي لا يعلم من بعد علم شيئا. سبحان الله أم آياتي 5 سورة الحج لدواء الجمعة شلابسن قرآنك بكنا وجوان جوان لي ورد بنو تماشاي كان كتا استار رم ببير اللي نكر بيتوا. أم آياتي 5 سورة الحج رق وكو آياتكي سورة النحل وايا بلام دوز جوازيان هيا جیاوازی یەکەمیان لە ڕێنووسی قورئاندایە. سبحان الله ئەم قورئانە وەکو یەک دەخوێندرێتەوە کەچی ئەم دوو شەیە بە جیاوازی دەنووسرێن. لە سوورەتی ئەنەحل ئاەتی 70 بەڕێزان دیقەتی بدەن نووسراوە لیکەی جا کراوەتەوە لەگەڵ لایەکە بە یەکەوە نەنووساون کەچی لێرەدا لیکەیلا هەمووی بە یەکەوە نووسراوە هەردووکیان وەکو یەک دەخوێندرێنەوە. هەموو قورئانی ئەم سەرزەویە سیرکە حتا قیامەتیش چاپ دەکرێتەوە ئەبێ لە سوورەتی ئەنەحل داوا بینووسی لیکەی ئەم جا بنووسی لا بەڵام لە سوورەتی الحەج بە سەریەکەوە خێرا بینووسی لیکەی لا. لە سوورەتی الحەج مینێکی تێدایە من بعدی لە سوورەتی النەحل ئەو مینەی تێدا نیە. ئەمە بەس بەخوا دەکرێ والله ئەم قورئانە غەیری الله سبحانه وتعالى هیچ مەخلووقێک نە پێغەمبەر نە فریشتەیەک نە کەس دەسەڵاتی تێدا نیە. والله لەو کەسە بێعەقڵتر نییە پەنا بەخوا بێتە مەیدانی قورئان و بیەوێ بچووکترین ڕەخنەی لێ بگرێ. سەیری کەم قورئانت چەند وردە ئەمە بەس بە ئەڵڵا دەکرێت کە خۆی خاوەنی قورئانەکەیە و دابەزێنەری قورئانەکەیە. بەڕێزان بۆچی وایە؟ ئەمایان ئەم ئاەتەی 5 سوورەتی الحەج لیکەیلا هەها بە یەکەوە دەنووسرێ پێمان دەڵێ هیوا هەیە عەیبی نییە گەنجە ساغە جوانە لە کتوپڕە هەها سەریعە لیکەیلا بۆشایی تێدا نیە هەر دەست بەجێ من بە مینەکە لەوێدا هەیە بۆ ئیبتیدای غایەیە لە یەک کتوپڕە هەرچی زاکیرەیە لە مێشکیان نامێنێ. ئەوەی پێشویان سوورەتی النەحل ئاەتی 70 بەهۆی پیری و بە ساڵاتچووریەوە وای لێ دەهات. خوا دەفەرمێت لەخوا غافڵ نەبی لە سوورەتی الحەج لە ئاەتی 5 پێمان دەڵێت دەکرێت تۆ گەنج و جوان بی و عەقڵت لەدەست بدەیت هیچ نەمێنێ. واللهی بەڕێزان یەک بە یەک نمونەکانم لایە. مامۆستای زانکۆ لە وڵاتەدا مامۆستای زانکۆ مامۆستای ئامادەیی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکار مامۆستای بەڕێزی ئاینی منبەر و میحراب دکتۆر و پزیشک ئینسانی کەسایەتی سیاسی فەرماندەی پێشمەرگە و سەربازی بازرگانی گەورە دادوەر و قازی و قانونی لە ئەو پەڕی گەنجی و زیرەکیدا یەکشتی لەبیر نەماوە. نامێ وڵاتی خۆمان لەبەر برین کولانەوە باسکەم بەڵام ئەوانە باز دەکەم کە ئێمە ناناسین. زانای پایەبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا لە بەرگی 5دا لە لاپەڕەی 525 لە تەفسیری ئاەتی 5 سوورەتی حەج دەفەرمێت کابرایەکم دەناسی. کابرایەکە بوو لە وڵاتی شام زۆر بلیمەت بوو لە قانون و یاسادا دواتر دکتۆرای خوێن لە یاسادا بوو بە مامۆستای زانکۆ چەندەها کتێب و توێژینەوەی دانا لە بوارە یاسایی و فقیەکان و یاساییەکانی بەراورد دەکرد و فقی مقارنی دادەنا. زۆر کتێبەکانی بەناوبانگ بوون لە جامیعەکانە دەخوێندران و قوتابیان سوودیان لێ دەبینی. بوو بە وەزیری عەدل بوو بە وەزیری داد پۆستی وەزارەتی وەرگرت. لەو پەڕی گەنجی و لێ هاتووی و عیلما لە یەک چرکەدا عەقلی لەدەستدا ئەڕۆیشتە دەرەوە لە ماڵ ئەبوو بەدوویدا بگەڕێن ئەگەر کاتێ مناڵەکانی چاویان لێ غافڵ کردای و خێزانی لێی بێئاگابوویایە لە دەرەوەی شاردایان دەدۆزیەوە ئەو هەموو عیلمە نەیدەزانی ماڵی خۆیان لەکوێیە ڕێگای ماڵی خۆیان نەدەدۆزیەوە. لەم وڵاتی ئێمەش ئەوانەی کە باسم کردن هەمووی هەن بەهۆی چیەوە؟ خوا فەرمووی لیکەیلا هەر زۆر بەسەریعی وا لێ دێ یەکەم بەهۆی جەڵدەی تەماخەوە. ئەم مێشکی مرۆڤە بەقەدە نووکی دەرزیەک بەقەدە نووکی قەڵەمێک خوێن لە یەک دەماری سەرمانە بوەستێ تازە تۆ دەبی بە پارچەیەک گۆشت بەزەوەی هەناسە دەدەی هیچ تەواو بووی لە شوێنی خۆتا دانیشتووی هیچ دەورێکن نەما لە ژیانە. دووەمیان بەهۆی ئەو کەسانە لە کتوپڕاوەیان لێ دێ چەندەها خەڵک هەیە شەو بە ساغی خەوتووە شەو کتێبی بەدەستەوە بۆ توێژینەوەی زانستی کردووە لەسەر کۆمپیوتەر بۆ عەیبی نەبووە بەیانی کە هەستاوە هیچ شتێکی لەبیر نەماوە. خەڵکە بۆ ڕۆژنامەنووسی بەناوبانگی ئەم وڵاتەیە مامۆستای زانکۆیە مامۆستای ئاینیە حافظ بووە ئەو هەموو حەدیسەی لەبەر بووە کەچی سوبحان الله بەیانی کە هەستاوە بۆ نوێژی بەیانی هەڵیان ساندووە نازانێت دنیا چه باسە هیچ شتێکی لەبیر نەماوە. تەنانە من ئەوانە مقابلەکانم لایەکە کە سوکاریان دەڵێن نازانە بڵێ برسیمە یعنی حتا دەمرێت لە برسانە نازانێت بڵێ برسیمە نازانێت داوای خواردن بکە و دەبێت خۆت خواردنی بدەیتێ و حتا مەعیدەی دەتەقێ بیدەیتێ ئەو هەر دەخوا نازانێت بڵێ وەڵڵا تێر بووم ئەوەشی لەبیر نەماوە.
ئەبێ بە قیاس بەم قاپە و ئەوەندە ئاوە ئەو پەرداخە و لەوەندە سعاتە دابیدێ ئەینا خۆی هیچ شتێکی لەبیر نەماوە ئێوارە بە ساغی خەوت بەیانی هیچی لەبیر نەما لیکەیلا بە سەریعی وا لێدێ سێمیان بەڕێزان بەهۆی شێتیەوە پەنا بەخوا ئینسانەکەی لە یەک چرکەدا عەقلی لەدەست دەدا پەنا بە ئەڵڵا زانای پایەبەرز و مامۆستای زانکۆ و خەتیبی مزگەوت دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی لە کتێبە باشەکە و بە ناوبانگەکەی خۆیدا ئیستەمتع بحەیاتیک لە لاپەڕەی 239 عەرەبیەکەدا و ئەم کتێبە بە جوانی کراوە بە کوردی بە ناوی بەختەوەر بژی مامۆستای ماڤناس هێمن محەممەد عەلی کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 237 کوردیەکەیدا ئەفەرمێت جارێک لەگەڵ یەکێک لە پزیشکاندا چوومە نەخۆشخانەی مستەشفى المەجانین نەخۆشخانەی تێکچوونی عەقڵ بمبورێنەوە بۆ شە بەکاردێنم شێتەکان نەخۆشخانەی شێتەکان شێتخانەکان کە لە ژێر چاودێری پزیشکیدا بوون و دانویست چارەسەریان کەن نمونەی زۆر باز دەکا ئەڵێ ئەوەی کەوا لە ئاخریدا سەرنجی ڕاکێشام کابرایەک بوو ڕوت و قوت کەما خەلەقەه الله وەکو خوا چۆن دروستی کردو لە دایکی هاتۆتە دەرێ ئاوا عمری زیاتر لە 50 ساڵ بوو بە چیچکانەوە دانیش بوو بە تیلەی چاو دەیڕوانین عەورەتی و هەموو لەشی بەدەرەوە بوو ڕوون کرد بەولاوە وتم ئەوە بۆ وای لێ هاتووە وتی ئەوە ڕۆژی 10 جار جلی لە بەرکەی هەر هەمووی دەدڕێن و دەیە قوتیاندا ئەو پیاوە یەکێک بۆ لە ملیارێرەکان بە ملیۆنەها دۆلاری هەیە لە بانق و لە سەرمایەدا لە کتوپڕاکە عەقلی لەدەستداوە 2 ساڵە منداڵەکانی پیان بەخێو ناکرێژن و منداڵی هێرامیانە لێرە ئاوا بدەژیە ئاوا دەبێت لە ژوورێکە بە تەنها داینێ و ئەوە زستان و هاوینی ئاوایە ئاوا بە چیچکانەوە دەخەوێ هەڵدەستێ هیچ ئاگای لەم دنیا نەماوە نەڵی پارەکانم دەمپارێزن وتی ئەوە یەکێکە لە سەرمایەدا هەر گەورەکان کەسێکیکەی نیشانەوتی و ئەندازیاری فڵان کۆمپانیایە بوو سەرپەرشتیاری وردی ئەو هەموو کۆمپانیایی دەکرد ئەو ئەندازیارە شێت بووە ئەوە کەسێکی ترە ماڵە و سەرمایەکەی لە یەک سەفقەی تیجاریدا معاملەیەکی گەورەی کرد هەموو پارەکانی تێدا چون دەست بەجێ عەقلی لەدەستدا و شێت بۆ ئێستا لێرە بە زنجیر بەستویانەتەوە بەڕێزان ئەمانە هەمووی واری دەبێتە ڕێگات بۆیە کۆتایی وتارەکەم تەنها 2 خاڵ دەڵێم یەکەمیان ئەگەر هەبووی ئەگەر قسەزانی ئەگەر زیرەکی ئەگەر خاوەن بڕوانامەی ئەگەر خاوەن پۆستی سیاسی ئەگەر پلەی سەربازی و نەجمە لەسەر شانتە ئەگەر دنیا بە پەنجەیەکی تۆ دەسۆڕێتەوە ئامان لەخوا غافڵ مەبە بەس خوا عەقڵەکەت لێ وەرگرێتەوە سەختترین ڕۆژگاری ژیانت بەڕێ دەکەی دووەمیش کەسەکەم ئەگەر فەقیری ئەگەر قەرزداری ئەگەر کرێچی بە زەید بە خۆدا نایەتەوە وا نەزانی خوا هیچی نەداوە بە تۆ گەورەترین سەرمایە ئەمەیە عەقڵە الحەمدولله کە پاک و پیسی خۆت دەزانی کە ئەرگنی بەسەر خەڵکەوە کە لەسەر جادەکان ئاوەکو شێت و شور ناسۆڕێتەوە ئەم عەقڵە بەکەم نەزانی سوپاسی خوای لەسەر بکە ئیسلام هەموو پرسیارێکی ناومێشکی تۆ دەخوێنێتەوە ئێستا دڵی مامۆستا من چی بکەم بۆ ئەوەی تووشی ئەو لە بیرچوونەوە و لە دەستدانی عەقڵە نەبم هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو ئینشاءالله یا ڕەبی خۆی پەروەردگار ڕەحممان بێ بکەی بە پاکی بژین بە پوختی بمرین یا ڕەبی خۆیە گەورەترین خەڵات دوای دین و ئیمان و ئیسلامەتی ئەم عەقڵەیە خۆیە خاوەن و دارای ئەم عەقڵە بین هەتا دێنەوە بارەگای تۆ یا ڕەبی خۆیە ڕەحم بەو کەسانەش بکەن بکەی کەوا پیر بوون چوونە قۆناغێکەوە شتیان لەبیر دەچێتەوە یا ڕەبی خۆیە ڕەحم بە کەسوکاریان بکەی جوان لە خزمەتیاندا بن بە گەورەی خۆت شیفا بۆ هەموو نەخۆشیەکانمان بنێری یا ڕەبی خۆیە شیفا بۆ هەموو نەخۆشیەکانمان بنێری ئەوانەی دڵبەخە من دڵخۆشیان کەی ئەو کوڕکچانەمان کەوا تەمەنیان چۆتە پێشەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە کاریان بۆ ئاسانکەی هاوسەرگیریان بەنسیب بکەی ئەوانەی لە گرتوخانەکاندا بە ناحەق و ناڕەوا گیراون یا ڕەبی خوا دەرگای ئازادیان لێ بکەیتەوە ڕەحم بە حاڵی ئێمە و سەرجەم میلەتەکەمان و سەرجەم موسڵمانان و هەموو مرۆڤایەتی بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون